سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایی کە لە هەرکوێکن لە سا تەندروست بۆ هیوایی کە ئەم بەیانێش لەگەڵ بانی 24 کە هاوڕێن ئەوە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن چونکە بابەتەکانمان بابەتی زۆر جوان و ناوازن بە تایبەتی ئەوانی کە هەستان لە بەخێوکردنی گوڵ و هەروەها جار و درەختە لە ماڵەوە ئەوە ئەمڕۆ بینەرمان جگەلەوە چەند بابەتێکی دیکەشمان هەیە وەرزشەوانانی خۆشەویستش ئەتوان ئەمڕۆ سوود وەرگرن لە پرۆگرامی بەیانی 24 جا با بزانین ئەم بەیانیە پرۆگرام چی لە خۆ گرتووە. ئەمڕۆ باسی بەرهەمهێنانی گوڵ و درەختەکەین کە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستی خۆبژێوی و هیچ نەمام و گوڵێک نییە کە لە دەرەوە هاوردە بکرێت واتە هەمووی هی ناوخۆی کوردستانە. ئەم بابەتە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان چاوی لەوەیە سوود لە پێشکەوتوترین داهێنان پزیشکی و زانستیەکان وەربگرێت. ئەمریکای بینن ڕۆبۆتێکە بە ناوی ڕۆبن کە وەک یاریدەدەری پزیشکان لە ساڵی داهاتوو دەچێتە ژووری نەشتەرگەری ES شکاوی ئێس و شکاویش. جا هەواڵە تایبەتەکە ئەوەیە کە ئەم ڕۆبۆتە بڕیارە بێتێتە کوردستان. ئەم دیمەنە جوانەی کە ئەیبینن بابەتێکە کە لە باکووری کوردستان گرنگی وەرزشێکێکی دیکەیە لە بابەتەکانی ئەمڕۆمان. لە باکووری کوردستان فستیڤاڵێکی تایبەت بە کولتور و وەرزش بەڕێوە ئەچێت کە 500 وەرزشوانی ناوخۆیی و بیانی و بە تەمەن و ئەزموندار لەوێ ئامادە بن و لەو فستیڤاڵە بەشدارە بن. با مادەم بابەتەکەمان بابەتی کشت و کاڵ و گوڵ و گوڵزار و ئەوانەیە شتێکەوە دەست پێ ئەەکەین کە لەو بوارەیە لە ئالیکی سەوسەوە دەست پێکەین کە بۆ یەکەم جارە ئەندازیارێکی کشت و کاڵی لە سنووری گەرمیان توێژینەوەی لەسەر بەرهەمهێنانی ئالیکی سەوس کردووە بە سیستەمی هایدرۆپۆنیک بۆ خۆگونجاندن و پەرەپێدانی جۆرێکی نوێی ئالی کە سوودی زۆری بۆ ئاژەڵدارەکانە بێت. توێژینەوەکە بۆ خۆگونجاندنە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و هەروەها سەرکەوتنی بەدەستێنەوە. بەڕێبەری توێژینەوە لە کشت و کاڵی گەرمیانەڵێت ئاژەڵدەرەکان دەتوان لە بری بەرهەمی هاوردە بەکاری بێن. ئەندازیارێکی کشت و کاڵە پرۆژەیەکە بۆ خۆگونجاندن لەگەڵ وشکە ساڵی. دوای چەندین هەوڵدان و توێژینەوە لە سەر بەرهەمهێنانی ئالیکی سەوس کە بە سیستەمی هایدرۆپۆنیک وەک چارەسەرێکی داهێنراوە بۆ خۆگونجاندن لەگەڵ وشکە ساڵی و کەمبوونەوەی مەترسیەکانی ئەنجامی داوە توانیوێتی سەرکەوتن بەدەست بهێنێ. ئەم پرۆژەیە کە ئێستا خۆتان بینی بە چاوی خۆتان ئەمە جۆیە چاندومانە بە ڕێگەی هایدرۆپۆنیک واتە زراعی مائی یعنی کشتتوکاڵێکی ئاویە بەبێ بەکارهێنانی خاک بەپێ بەکارهێنانی هیچ موبیلێک و هەروە شتێکی تر. جاروبار ئەگەر پێویستی بەلاواز بێ پێویستی بەکەمە مغەدیاتە بۆ ئەوەی گەشەی جوانتر بکە بۆ ئاژەڵ زۆر شتێکی باشە وەکو باسم کرد بۆ خۆگونجاندن بۆ وشکە ساڵی بە تایبەتی ئێمە لە گەرمیان ئەمە 2 ساڵ دووجاری وشکە ساڵی تێن بۆ ئەو ناوچانەی کە تووشی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو بوونە. بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیان بۆ گرنگیدان بە بەرهەمی خۆماڵی توێژینەوەی لەسەر 5 جۆری دانەوێڵە لە گەرمیان پەرە پێداوە. ئەو دانەوێڵانەش لە سەر ئاستی عێراق تۆمار کراون. ساڵانە توێژینەوەی جۆرا و جۆر لە بوارەکانی دانەوێڵە و باخداریە ئەنجام دەدەین. لەو توێژینەوانەی کە سەرکەوتوو بوون و ئێستا ئیشی لەسەرەکەین بۆ زیادکردنی 2 جۆری گەنممان هەیە کە بە ناوی خۆمانەوە پەسەند کراوە کەلاریەک و کەلاردوو هەروەها 3 جۆری جۆ بە ناوەکانی گەرمیان 1 و گەرمیان 2 و گەرمیان 3 پەسەند کراون. ئێستا ئێمە لە قۆناغی زیادکردن داین بۆ ئەوەی جوتیارەکانمان بتوانن پشت بە بەرهەمی خۆماڵی واتە گەرم و جۆی خۆماڵی کە گونجاوە لەگەڵ کەش و هەوای گەرمیانە ئەوانە بەکاربێرن لە باتی ئەوەی کە گەنم و جۆی هاوردە بەکاربێنن.
مەترسیەکانی وشکە ساڵی لە گەرمیان بەرپرسانی کشتتوکاڵی دەڤەرەکەی ناچار کردووە بیر لە شێوازی نوێ بکەنەوە بۆ ڕزگارکردنی سەدان دۆنمزەوی کشتتوکاڵی لە فەوتان. توێژنەوەشیان لەسەر بەرهێمێنانی ئالیکی سەوز کردووە بە سیستەمی هایدرۆپۆنیک بۆ خۆ ڕزگارکردن لە وشکە ساڵیەی ناوچەکەی گرتووەتەوە. هەرێم جاف، کوردستان 24 گەرمیان. جا دەبینین کە لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ سێکتەری کشت و کاڵ پێشەکەوێت لەگەڵ ئەوەشە ئەوە لە بواری ئالیک بوو کە ئالیکی سەوز بەرهەمەهێنن لەلایەکی دیکەشەوە بەرهەمهێنانی گوڵ و درەخت لە هەرێمی کوردستان گەیشتە قۆناغی خۆبژێوی ناوخۆیی هیچ نەمام و گوڵێک لە دەرەوە هاوردن ناکرێت مە زۆر جێگەی خۆشحاڵیە لە ڕێگەی سێ نەمامگەی نمونەیەوە گوڵ و بەرهەمی دار و درەخت بەرهەمەهێنرێت ئەمە جگە لەوەی کە بەپێی وەرزەکان جاکراونەتەوە و هەر 4 وەرزی ساڵیش نەمامگەکان بەرهەمیان ئەبێت خەرجیشیان لەسەر حکوومەت کەمتر کردێتەوە بە ئەم بابەتە. 20 ساڵە سەر و سەودای لەگەڵ گوڵ و دار و درەختە. هەموو گوڵەکانی خۆی بەرهەمیان دەهێنێت و هیچ نەمام و گوڵێک لە دەرەوە هاوردە ناکات. سەردار جگە لە پەروەردەکردنی جۆرەها نەمام قەڵەمی نەمامیش دەکات بۆ نەمامگەکان کە 18 ساڵە بە پێی وەرزەکان گۆڵ بەرهەم دەهێنێت. 2 سال 3 ساڵە قەڵەمەکانی خۆم دەکەم. زیاتر احتیمام بە قەڵەم دەدەم قەڵەمەکەشم باشە سەر دەبێت لەبەوەی هۆیەکەی چیە هۆیەکەی هەزانتە دەفرۆشم لەگە بازار هەزانتە دەفرۆشم و هەمیش خێرەکەشم باشتە نایکڕمم بەس قەڵەم بەس مەسەفەکەی مادی بوون و قەڵەمەکەی خۆم دەکەم بە خۆم دەیکەم. ئەگە بینم مانەگە بە 6,000 بیم دەی بە 8,000 فرۆشم کرێ و گومرگە و شتی دێت سەرێ خێرەکەی خۆم خێرەچیەوە نامینێتن و زەرریش لێ دەکەم. گەورەترین نەمامگەی بەرهەمهێنانی گوڵ و درەختە. زیاتر لە 20 جۆری جیاواز بەرهەم دەهێنێت و دەدرێت بە وەزارەتە خزمەتگوزارەکان بەتایبەت شارەوانیەکان بۆ چاندنی لەو شوێنانەی کە پێویستن. بەڕێوەبەری ئەندازەی پارکەکان ئەشکرای دەکات 3 نەمامگەی گەورەی لەم شێوەیە هەیە و بە پێی کەشوهەوای هەرێمی کوردستان نەمام بەرهەم دەهێنرێت. سەتاسەتی بەرهەمی ناوخۆییە بەبێ ئەوەی هیچ گوژمەیەک خەرج بکەین. ساڵانە نزیکی 250,000 گوڵ و نەمام بەرهەم دێنین لەگەڵ 100,000 دار. ئەو بەرهەمانەی کە بەرهەم دەهێنرێتن لە 3 نەمامگە نەمامگەچیان نمونەیە ئەو نەمامگە ئێستا لێینە نەمامگەی سەرەکی بەڕێوەبەراتی ئەندازێ پارکەکانە لەگە 2 نەمامگەی دیکە. ساڵانە 250,000 گوڵی جۆرا و جۆر و 100,000 نەمام و درەخت لە نەمامگەکانی ناوخۆ بەرهەم دەهێنرێن و بە پێی 4 وەرزی ساڵ جیا دەکرێنەوە تەنها فەرمانگە حکوومیەکان بۆیان هەیە بەکاری بهێنن. ماوەی 7 ساڵە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم نەمامگانەوە گوڵ و دار و درەخت بەرهەم دەهێنرێت جگە لە کەمکردنەوەی خەرجی لەسەر حکوومەت بە پێی وەرزی هەرێمی کوردستانیش ئەم نەمام و گوڵانە دەچێنرێنەوە. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر. ڕێناس راپۆرتی لەسەر ئەم بابەتە ئامادە کرد بوو هەندێک زانیاری باشی تیا بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمامانەوێت زیاتر زانیاری وەربگرین بۆ ڕێبین ئەحمەد بەڕێبەری ئەندازی پارکەکان لەگەڵمان میوانە ئەم بەیانیە بە خێرهاتی سەرچاوان بۆ پرۆگرامەکەم. کاک ڕێبین ئەوە خۆشت لەناو راپۆرتەکە ئاماژەت بە هەندێک شتدا بەڵام زیاتر ئەمانەوێت وردەکاری زیادەتر سەبارەت بە پارک و ئەو باخچانە بزانین بگومان بوونی سەوزایی تا ڕێژەیەکی زۆر ئەتوانین بڵێن بۆ هەناسەدان بۆ تەندروستی تر هەموو ئەوانە ڕۆژانە باسەکرێت لە میدیاکان و جەختێخرێتە سەر کە سەوزایی زیاتر هەبێت. بابزانین چەندێ پارک و باخچە هەیە لە سنووری ئەوەی کە ئێوە بەڕێوەبەراتێکی بەڕێوە بن. بەڵێ خۆی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکان کە سەر بە وەزارەتی شارەوانیە سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر ئێمە خزمەت و بەردەوامیکردنی بە سەوزایی شاری هەولێر سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دێنن سنووری 6 شارەوانی بەڕێوەبەراتی شارەوانی شاری هەولێر نزیکی 450 باخچە و پارک هەیە کە 20یان پارکی گەورەنە وەکو پارکی شانەدەر و پارکی منارە و پێشمەرگە ئەوانە. بێگومان ئەو پارکانە ئەو
دوورگە ناوەندیانێک کە داری لێ چاندرایە وا دەکە وەکو کارگەکی ئۆکسسیجینی شار پاکاتەوە ژینگەکی پاکتر دەبەخشیتە شار. باشە لەو 400ی کە ئەو لەگەڵ باخچەکانیشە با بڵێن ژماردمان پرۆژەی دیکە هەیە ڕێژەی سەوزایی زیاتر بکرێت لە گەڕەکەکان لە ئەو شوێنانی کە بۆ نمونە ئەو سیتیانی کە دروست ئەکرێن ئەو گەڕەکانی کە تازە دروست دەکرێن لەوێ پرۆژەکان چۆنە خۆی لەگەر ئەو ساڵانەی دواییدا شاری هەولێر فراوانیەکی زۆری بەخۆ دیت کە گەڕەکەی گەلێک زۆر دروست کرا لەگە دروستکردنی هەر گەڕەکەیەک لە تەختیل عمرانی ڕێژەیەک لەو ڕوبەرانە دەکرێتە سەوزایی کە ڕێژەکە 125 زەویەکان بە ڕوبەر دەکرێتە سەوزایی ئەو ڕووبارانە کە تەرخان دەکرێت لە بۆ سەوزایی بێگومان لە بۆ ئەوەیە کە لە داهاتوو بکرێتە پارک و باخچە لەگەر دەستپێکردنی قەیرانی دارایی بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینۆ کابینە کە وەکو برێ ئیدارەی ئەزەمات دەکاتن هەر لەگەڵ دەست بەکاربوونیەوە جۆرەها قەیران تووشی بوو یەک لەو قەیرانانە قەیرانی دارایی بوو قەیرانی پەتای کۆڕۆنە بوو قەیرانی وشکە ساڵی بوو بەڵام ئێمە لەگەڵ ئەوە لەگەڵ چاکسازیەکان هەوڵماندا خۆمان لەگەڵ قەیرانە ئیدارەی بکەین و بەڵکو لەگەر جگە لەوەی کە خزمەت بکەین ڕێژەی سەوزایش زیاد بکەین ئەو بەرنامەی کە دامانە ئەو نەماوگانێکی خۆمان نەماوگەکمان هەبوو دوو نەماوگەیت کەشمان دروست کرد ئەو دار و درەختێک کە هەبوو لە شار تۆیەکان و قەلەمەکانمان خڕدا کردەوە ئەو گەڕەکە نوێیانەکە دوورگە ناوەندیەکان یا ئەو زەویانێکە تەرخان کرا لە بۆ باخچە ئێمە وەکو غابات داری لێ دەچینین طبعا ئەگەر بکرێتە غابات دارەکان سوودی زیاتر لە بۆ ژینگە ئۆکسسیجینی زیاتر دەدا لە فریز و لە گوڵ و نەمام باشە زۆر چاکە کاک ڕەبین ئەوەی کە ئێستا گرنگە دەینە سەر بابەتەکە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە جێی دڵخۆشیە هیچ نەمام و دار و درەختەیەک و گوڵێک لە دەرەوە هاوردە ناکرێت بۆ ناو هەرێمی کوردستان لە ڕێی ئەو سێ نەمامگەین ئەمانە بزان تەنیا ئەو نەمامگانەیە کە گوڵ و شتی بۆ هاوردە ناکرێت یاخود ئەو نەمامگە ئەهلیەکانیش کە لە ناو شارە هەن بڵێ خۆی ئەمە پەیوەندیمان بە نەمامگەکانی غێری حکومینیە ئەمە ئەوەی کە دەیکەین تەنها سێ نەمامگەمان هەیە لە ڕێی ئەو نەمامگانەوە شاری هەولێر و هەروەها قەزا و ناحیەکانی کە شارەوانیەکانی دەرەوەی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرش ئەگە بتوانن خزمەت بکەن ئەمە ڕێژەکی دەدەینەوانیش بێگومان ئەو چەند ساڵی ئەو یەک دو ساڵی ڕابردوو شارەوانی کۆیە شارەوانی سۆران چەندین شارەوانی دیکە هەیە داری لەکنەمە بردیان واتە بە پێی زانیاریەکانی جەنابەت هەر ئێوەن کە لە کوردستانە هاوردە ناکەن یاواتە لە شار و شاشکەکانی دیکە هاورداکرێت لە وڵاتانی دیکە نازانم شارەکانی دیکە وەکو پارێزگاوی سلێمانی و دوهۆک بەڵام ئەکیت ئەوانش دەبی هاوردە نەکەن چکە ئێستا حالیەن لەبە قەیرانی دارایی پرۆژە و شدنمەیە کە پێشتر ساڵانی ڕابردوو کە بودجە هەبوو لە تورکیا لە ئیتالیا دار هاوردە دەکرا بەڵام ئێستاکە لەگە دەستپێکردنی قەیرانی دارایی ئەمە تاوەکو ئێستاکە هیچ دارێک هیچ زەمامەکمان هاوردە نەکردیا ئەوەی کە دەچیندرێت لە ناو شار هەمووی لە بەرهەمی نەمامگەکانی خۆمانە و ئەو دارانێک کە ئێمە دەیچینین لەگە کەش و هەوای شاری هەولێر دەگونجێتن کە پلەی گەرمای لە هاوینان دەگاتە نزیک 55 پلە لە زستانانیش نزیکی 5 پلە ژێر سفر باشە ئەو نەمامانەی کە لەم نەمامگانە دەچێنرێت و گوڵ و دار و درەختەی کە هەیە ئەو جۆرە هەمووی هی کوردستانە یاخود هیچ بنە تۆیەک هاتووە لە دەرەوە هێناوتانە لە بریکە وەکو گوڵەکانتان هێناسا تۆکەیتان هێنابێت بڵێ خۆی ڕێژەکی زۆری دەرەوەیە بەڵام ئەوانەی کە لەگە کەش و هەوای مە دەگونجێ زیاتر پەرەبەوان دەدەین چین ئەوانێکە لەگەڵ کەش و هەوای ئێمە خۆی دار سیسەم هەیە کە ناوەکەی بە عەرەبی سمی پێدەرن ناو عەلمیەکەشی دەربیگە سیسۆیە ئەوە لەگەر کەش و هەوای شاری هەولێر زۆر گونجاوە کە تەحملی گەرمایی دەکاتن هەروەها لە گوڵەکان ڕۆزماری زۆر تەحملی جەویمە دەکاتن زیاتر پەرەبەوانە دەین دنیاش باشە بەڵام لەگەر شەختە و بەفر تەسیری لێ دەکاتن کەەوە احتیمالی هەیە سەرەکەی نزیکی 56 سانتیمی و کە ساڵانە بیستێنیتن لە راپۆرتەکە کە هاوکارم ڕێناس باسیەوەی کرد و باسی بابەتەکە لەوە بوو کە لە هەر چواروەرزی ساڵیشە بەڵێ خۆی ئەمە لە هەر چاروەرزی ساڵ ئینتاجمان هەیە لە هەر وەرزەک بەپێی ئەو وەرزێک کە دەگونجێتن چ بچینین باشە مەسەڵەن ئێستاکە ئەمە گوڵی وەرزیمان هەیە گوڵی وەرزی ساڵانە 4 وەرز ئەمە ئینتاجمان هەیە لە بۆ ڕازاندنەوەی شەقامەکان ئەو گوڵە تەنها لە وەرزەی
گوڵی دەداتن پاشی دەبی هەڵبگرینەوە گوڵەشی دیکە لە جێدا بنێنەوە. بەڵام ساڵانی تر چاوەڕوانی بەهارتانە کرد لە بەهارانە تەنیا وەرزی چاندن و بەڵێ پێشتر هاوەردە دەکرێت بەس ئێستا کەمە لە نەمامگەکانی خۆمان بە پێی ئەو وەرزێک کە مەسەڵەن ئێستا لە مەوسمی ئێستا کە هاوینە گوڵی قەدیفە ئینتاجمان هەیە لە شەقامەکان چاندیتمان لەگەڵ ئەوەشدا دارسیسەم ئێستا وەختیتی دارسیسەمی ئینتاج دەکەین. وەرزەکانی دیکە مەسەڵەن گوڵی پەپولە وەرزی سیستان گوڵی پەپولە تحملی کەشوهەوایەکەی دەکە گوڵەکەی دەردەکات. ناوەکەشی ناسکە کەچی تەحملی گەرماکە. بەڵێ و هەروەها بەپێی ئەو وەرزانە کە ئەمە هەر وەرزە گونجابی لە بۆ چ گوڵەک چ نەمامەک ئەو بەپێی ئەو وەرزە ئەمە ئینتاجەکانمان لە نەمامگەکان دەچیندرێت. باشە مادەم ئەمە ئەم نەمامگانە نەمامگەیەکن با بڵێن حکومین زیاتر یاخود حکومین لە ڕووی ئەوەی کە تا چەندە لەگەڵ هێزی کار یاخود پسپۆڕایەتی ئەو کەسانی کە دەرچووی کۆلیژی کشت و کاڵن ئێوە هەماهەنگیتان هەیە بە شێوەیە دەتوان هەماهەنگیتان هەبێ کەسانێک بەکارەهێنن کە لەوێ ئەزمونیان بخەنە گەڕ کە خرجی کولیەی ئەوی ئەمە ستافمان هەیە پسپۆڕن لەم بوارە چەندین ساڵە کاریان کردێ لە بواری کشت و کاڵی خبرەتی زۆریان هەیە هەروەها ڕۆژانەش جۆرەها تۆی دیکە دەینین تاقی دەکەینەوە بەڵکو بزانین ئەگەر لەگەڵ کەش و هەوای ئێرکانە بگونجێتن ئەوە ئەو بەرهەمانەنە زیاد دەکەین ئەوەی کە ناگونجێتن ئەوە بەرهەمی ناکەین ڕۆژانە لە ئەمە وچکو دەرێ وەکو بەحسەک وەکوەوە ستافەکمان هەیە وەکو تاقیگەیەک لە پارکەکان هەندێکدار دەچینین بزانین لەگە کەش و هەوایمە دەگونجێتن یاننا. باشە ئێوە بە بەردەوام لە تۆژینەوە بەردەوامن بۆی کە بزانن چ جۆرە دار و درەختێکی تر ئەتوانن بهێنن بۆ نمونە ڕەنگە دار و درەختێک هەبێت لە هۆڵندا لە سویسرا ئەوتوانن سوودی لێوەرگن یا تەواو ئیکتیفاتان کرد بۆی کە ئەکید ئەمە ئۆردەر دەکەین تۆیەکان ئۆردەر دەکەین نسبەتی کەم وەکو نمونە بزانین داخوا ئەوە دەگونجێ ناگە بێت و بگونجێ لەو دارێکە مەسەن بڵێن نەجاحی نا توێەکەی لێ وەردەگرینەوە و ساڵانە ئەو توێەکە زیاد دە بەرهەمەکان بەواسطەی ئەو بەرهەمانە ئەمە توێەکەی لێ وەردەگرین و دەچینین. باشە ئەم نەمامگانەی کە ئێوە سەرپەرشتیەکەن و ئاگادارن کە تایدا ئەو گوڵ و دار و درەختار ئەچێنرێت تەنیا لە پرۆژەکانی حکوومەتە بەکار ئەهێنرێت یاخود خەڵکی ئاسایش ئەتوانێت لێتان بکڕێت. ئەمە بە پێی یاسە ناتوانین هیچ دار و درەختێک بفرۆشین بەڵام ئەو هاوڵاتیانەی کە مەسەرەن لە بۆ پارکەکە لە پێشیان حەزیان لێ ژینگە دۆستن حەزیان لێ دارەکان گەشەی بکاتن دێن بە خۆیان دارەی دەچینن خزمەتی دەکەن یان لە پێش دەرگایەکانیان ئێمە دەتوانین هاوکاریان بکەین بە ڕێژەکی کەم وەکو ئەوەی کە ڕێژەی سەوزایی تەنها بە حکومەت زیاد ناکرێتن دەبی هاوڵاتی هاوکاری حکومەت بیتن ئێمە دەچینین بەڵام ئەوان دەبی خزمەت بکەن ئەگەر بێت و هوشیاری ژینگەییان زیاتر بیتن خۆیان ئەو ڕێژەیە زیادکەن و بچینن ئەو باشتریشە. زۆر باشە کەواتە تا چەنە ئەمە کاریگەری هەیە هاوکارە بۆ حکوومەت جگەلەوەی کە خەڵک خۆی بەو شێوەیە ئەگەر یارمەتی دەبێت و خۆدواتنی هۆشیاری ژینگەییان لەسەرەوە بێت تا چەندێکیش ئەمە یارمەتی حکوومەتی دا ئەم شێوەیە کە خۆتان نەمامەکان بەرهەمهێنن و خۆتان گەورەیانەکە. بەڵێ خۆی ئێستا ئەمە ڕێژەی سەوزای ئەگە بە پێوەری ڕوبەر حسابکەن لە بۆ شاری هەولێر نزیکی 1970 بێگومان زۆر پێوەری دیکە هەیە کاریگەری هەیە بۆ نمونە ڕێژەی دانیشتوان سەن شاری هەولێر کە ئەگەر 500,000 کەس لێ دابنیشتکە ئەگە 3 میلیۆن کەس لێ دابنیشتن بێگومان ئەوە تەسیر دەکا بەڵام ئەوە تەنها بە پێوەری ڕوبەر ئەگە حسابکەین 1970 ڕێژەی سەوزایی لەو 1970 103 لە بۆ 3 هاوڵاتیان چاندیتیان 115 حکومەت چاندیتی بێگومان ئەمە تمحمان وایە ڕێژەی ئەوەی کە هاوڵاتیان بە خۆیان چاندیتیان یان پەرە پێدەن ڕێژەکە وەکوی حکومەتی لێبێتن و زیاتریش بیتن بەڵام وەکو گوتم ئەمە هەدەفمان ئەوەیە زیاتر بیپارێزن و هەم وەکو پاسەوان چاودێری سەوزایی و چاودێری دار و نەمامەکان بکەن کەوا نەفەوتێتن و نێن خەڵکی دیکە بیفەوتێنیتن. بەڕێبەری ئەندازەیی پارکەکان ڕێبین ئەحمەدەم بەیانێ لەگەڵمان بوویت سپاس دەکەم بەو هیوایی کە شاری هەولێر بە شێوەیەک ببینی کە ڕێژەیەکی سەوزایی زۆری هەبێت یەکێک بێت لەو شارانەی هەرێمی کوردستان کە بەناوبانگ بێت بە ڕێژەی سەوزایی زۆری. سپاس. دێنە سەر ئەو بابەتە وەرزشی کە فستیڤاڵێکی وەرزشی تایبەتە کە تایبەت شەبە کولتور و وەرزش
پێتان ئەڵێم کە لەکوێیە لە ناوچەی کەمالیەی ئەرزینجانی باکووری کوردستان ئەو فستیڤاڵە ڕێکخراوە کە تایبەتە بە کولتور و وەرزش و 500 وەرزشەوانی ناوخۆی بیانی بەشداریان کردووە لە فستیڤاڵەکە. وەرزەوانەکان لە ڕووی تەمەنەوە جیاوازی تەمەنیان هەیە و بەشێکیشیان بە تەمەنن و ئەزمونداریشن و هەروەها ئەزموندارەکان ئامادە بوونە دوو وەرزشەوانی فەڕەنسیش لە لووتکەی کەمالیە لە بەرزایەکان فڕین و گەڕانێکیان بەسەر لووتکە بەرزەکاندا کردووە. ئێوەشتم بابەتە بیبی. Li navçeya Kemaliyaya Erzincanê 43 Festîvala Çand û Werzişên Süruştî bi rêve diçe. Zêdetirî 500 werzişvanên xwecihî û biyanî beşdarî festîvalê dibin. Tevî cirît û bayskilên çiyayî çalekîn cur bi cur bi rêve çûn. Ku yek ji wan firîna wingsuit ya şevşevokê ye. دەستپێکی ساڵا 2010 هاتم بدەرێ ئەم نکارن کەمالیەت دەوارێ سروشت و مەرجên فرێنê de و keltûrê bi deverek din re bînin bahef wek kemaliye li cîhanê deverek din nîne. Du werzişvanên Fransî ku di asta cîhanê de navdarin hilkişiyan lûtkeya Gabanê ku 2200 metre bilind e û xwe ji wir berdan xwarê. Piştî 1500 metreyan li qeraxê Avareş paraşûtê xwe vekirin, leziya firîna endamê grupa Flying Francis di yek demjimêrê de 300 kilometre bû. Uluslararası Erzincan Kemaliye Doğa Sporları. Du werzişvanên wingsuit got asta cîhanê de navdarin beşdarî festîvala werzişên siruştî kirin. Du werzişa sivoriyê di fire de divê bane be, lê ew li gel bayê jî firiyan, tiştekî hêsan nebû. Şu an en az 10-12 knot rüzgar var. Wingsuit yan bi navê din sivoriyê difire, li nav zinarên asê di nav werzişên zehmet yên cîhanê de cih digirin. Kêm kes dikarin vê werzişê bikin ku Siruşta Kurdistanê jî bo werzişê wiha guncaw e. بەڵێ دەمانوێت ئەم بەیانیە کەمێکیش لەبارەی ئەو ئاماژە برۆیانە باز بکەین کە لەگەڵ وەرزشە خۆگونجاندنێکیان هەیە و وەرزش و کولتور پێکەوە ئەبەستنەوە مرۆڤ تا چەندە ئەتوانێت ئەو یاریە وەرزشیانە بکاتە یاریەکی وەرزشی و لەگەڵ کولتوری خۆشیابی بگونجێنێت و ساڵانە بیکا بە فستیڤاڵ چونکە ئەوەی کە دەزانین لە هەموو جیهانە وەرزش گرنگێکی زۆری هەیە جگەلەوە. لە کوردستانی ئەمەش هەوادارێکی وەرزشی زۆرمان هەیە. ئەم بەیانیە زیاتر گفتوگۆکەین سەبارەت بەوە تا چەندە لە هەرێمی کوردستان گرنگی دراوە بەوەی کە وەرزش بکرێتە کولتور یاخود ئەو وەرزشانە وەکو فستیڤاڵێکی کولتوری ئەنجام بدرێت. ئەم بەیانیە زانە حەمەڕە ئەو پسپۆڕی وەرزشی و ناوبژیوانی تۆپی بالا میوانە لەگەڵمان بەخێر هاتی سەرچاوان کاک زانە. بابزانین ئاماژە مرۆیەکانی نێو پەروەردەی وەرزش گرنگی پەروەردەی وەرزش چۆنن؟ یەبە لە پەروەردەی وەرزشیە زۆر گرنگە ئەوە بزانین کە توانە شارەوەیەکان ئەو وزە شاراوەی کە لە تاکەکانمانە هەیە هێواش هێواش گەشەی پێ بین بیخێنەوە ڕێستەر ئەو ڕێچکەی کە خۆی ئەدۆزێتەوە لە بوارەکەیە. ئێمە لە پەروەردەی وەرزشیە پێناسی زۆرمان هەیە لەبارەی توانە ئەمرۆیەکانەوە. توانە ئەمرۆیەکان زۆر بوارەگرێتەوە. بەس ئەو بواری کە ئێمە ئیشی تیاکەین و کاری لەسەرەکەین و زۆر گرنگە بەلامانەوە لە ناو کۆمەڵگەیە ئەوەیە کە ئەو توانایی کە لە تاکەکانە شاراوەتەوە گرنگی پێ بین گەشەی پێ بکەیت بۆی ڕێژکەی خۆی بدۆزێتەوە. زۆر باشە. چونکە ئێمە پێویستمان پێەیە کە دەستەکەین بە وەرزش ئایا وەرزش بۆ چ بابەتێک بەکارێنین ئەمانەوێت کەسەکە ببێتە ئەستێرەیەک یان ئەمانەوێ ئەو کەسە تەندروست بژی لە ژیانیا. طبعاً تەندروستیش کە ئاڵێن تەندروست بژی تەندروست زۆر لایەنەکات کە بە کەسێک گەڵێ ئەتەوێت تەندروست بژیت تەندروست ئەخۆیت تەندروست ئەخەویت تەندروست هەڵسوکەوتەکەی لەگەڵ دەوروبەرتا تەندروست وەرزشەکەیت کە ئەوە ترۆپکی ئیشەکەی ئێمەیە. باشە ئەرکی کێ ئەم توانایانە بدۆزێتەوە؟ ئەرکی ئەو کەسانەیە کە پسپۆڕی وەرزشین ئەو کەسانی کە هیوایەتیان بواری وەرزشیە
ئەو کەسانە بێ گرنگیان پێ بدرێ خولیان بۆ بکرێتەوە بەشداری خولەکان بکەن ئایا لە ناوخۆیان بێت لە دەرەوە بێت زۆر جار لە لای ئێمە ئەوترێت خول ناکرێتەوە یان خۆمان وەکو مامۆسایانی وەرزش زۆر جار وردەگلەیەکەین ئەڵێن خولی وەرزشیمان کەمە خولی وەرزشی بۆ مانایە ناکە چالاکی وەرزشیەکان نەکرێت بۆ مانایی کە پسپۆڕانی وەرزشی ئەوانەی کە لە فێرگەکانە ئیشەکەن باوەڕێن قوتابخانە و خوێندنگەکان خولی وەرزشیمان کەمەوە مامۆسایانی هونەر و وەرزش خولی وەرزشیان کەمە یعنی پێویستە ئەو توانایی کە هەیە نەپوچێتەوە خولیان بۆ بکرێتەوە بەشداری بکەن لە خولەکان واتە ئەتوانین بڵێن کێشەکە لە خوێندنگاکانەوە دەست پێ ئەکات چونکە ڕەنگت هەندێک جار لە هەندێک قوتابخانە هەمووی ناڵین ئەو وانەیە کە وانەی وەرزشە بە هەندوەر ناگیرێت هەر ئەوەنەیە کە قوتابیان ئەخرێنە ناو چۆنەڵێت ساحەی خوێندنگاوە ئیتر بەبێ کە سپۆڕێکی تایبێت مامۆستایەکی تایبێت بەسەر سەریانەوە بێت توانەکانیان پەرە پێبات خۆی دوو لایەن هەیە لە بارەی ئەوەی کە وانەی وەرزشی گرنگی تایبەتی پێ نادرێت لایەنێکیان ئەو کەسەیە کە ئەرکەکەی پێسپێراوە لە قوتابخانەکە یان لە خوێندنگاکەیە ئیشەکەی بەڕێکوپێکی لەوانەیە جێبەجێنەکە ئەویش کۆمەڵی وەسایل ئەویش کۆمەڵی حوجێ هەیە لە بەردەم ئەو شتەیە یعنی کۆمەڵی شتی هەیە ئەڵێ بۆ نمونە یاریگاکەم باش نییە باشە پێویستیاتی کەلوپەلی وەرزشیم لە بەردەستانیە یاریگای باشم لە بەردەستاریە زۆر جاریش پێویستیاتەکان هەیە بەڵام خێزانەکان ڕۆشنبیری لە بەرامبەر وەرزشە تاکو ئێستا سستە بەرەو پێش شووە بەڵام زۆری ماوە ئەو هەدەفی کە ئێمەمانوێ هێشتا پێی نەگەشت باشە لێرە ئەتوانین بڵێن پرۆگرامی وەرزش توانیوێتی کاری تیمی یاخود وەرزشکردن بە تیم پەرەی پێ بدات بۆی کە هەر لەوێ سەرچاو بگرێت ئەگەر تیمەکان لە قوتابخانەکان دروست ببن بێگومان ئەو منافەسەکردنە لە بینی قوتابخانەی بۆ قوتابخانێکی تر دروست دەبێت و وردە وردە بێگومان یعنی لە مەجای وەرزشە لە بواری وەرزشە یەکێک لەو ئیشانی کە جەختی لەسەرکرێتەوە پەیوەستبوون بەو یاسایانەیە کە ڕاهێنەرەکەت بۆتی ئەخاتە بەردەست و لە یاساکان لانەیت ئەوە یەک خاڵی دووەمیانەوەیە کە لە ناو وەرزشە فێریەوەی بە تیم ئیش بکەیت چونکە تۆ لەگەڵ ڕاهێنەرەکەتە ئەگەر یاریەتاکەکانی شەڵبژێری یاریزانێکی تێنسمانەیە تیمێکی تایبەت بەخۆی هەیە چونکە یەک یاریزانە تیمێکی تایبەت بەخۆی دروستەکە تۆپی پێ بە هەمان شێوە تیمەکەمان گەورەترە بێت ئیشی وەرزشی یعنی کارکردنە بە تیم تۆ زۆر گرنگی بە ئەوەیت چۆن لەگەڵ دەوروبەرەکەتە بە شێوەی تیم ئیش بکەن بە شێوەی گروپ ئیش بکەن چۆن گۆڕایاڵی یاساکانی نێوانتانە بن چونکە لە ناو وەرزشە ئێمە کۆمەڵێ بابەتمان هەیە کە لەسەر ئەوەی کە بە تیم ئیش بکەین چۆن بەرەو پێشەچین بە تیم چونکە یەکێکمان خەلەلی هەبێ هەمومان بڕۆین ئەو کەم و کوڕێ بە خێرایی چاپ بکەین لەبەرەوەی ئێمە پێویستمانە بڕۆینە هەنگاوی پێشتر ئێمەمانەوێت ئینجاز ینی هەدەفێکمان هەیە ئامانجێکمان هەیە لەوەی کە شتێکی باش بەدەست بێنین کەواتە بۆی شتە باشەکە بەدەست بێنین ئامانجەکەی خۆمان بەدەست بێنین ئەبێ خاڵە لاوازەکانی خۆمان لەگەڵ تیمەکەمانە بە خێرایی چاکبین بە تایبەتی لە کاتی کێبڕکیەکانە زۆر باش ئەوەی کە بینیمان کەمێ لەمە بەر لەناو راپۆرتەکە باسیەوە بوو کە وەرزشکردن کراوە بە کللتور تەنانەت کەسە بە ئەزمونونەکان بەشداریان پێکراوە کەسە بە تەمەنەکانیش بەشداریان پێکراوە ئەگەر ئەمە وەکو نمونەیە وەربگرین لە باکووری کوردستان لە ناو باشوورە ئێمە تا ئێستا توانیمانە چی بکەین لەو بوارەوە کە وەرزش بکەین بە کللتور کەسە بە ئەزمونونەکان لە ناو فستیڤالەکان یاخود لە ئەو خولانەی کە ئەنجامەدرێت بتوانن یارمەتی دەری ئەو نەوە نوێ بنکە یاخود ئەو جیلە نوێ بن کە ئێستا هەن و بیکەین بە کللتور ئەمە خۆی وەرزش کللتورە کللتورێکە شمولی هەموو کەسەیەکە یعنی پەیوەست نییە بە تەنها تەمەنێکەوە ینی زۆر کات لە لای ئێمە ئەوترێ وەرزش بۆ گەنجەکانە نەخێر وەرزش لە مناڵانەوە هەتا بە ساڵاتچوەکانەگرێتەوە ئەو تەمەنی کە تۆ دەست بە وەرزشەکە ئێمە گەر بمانەوە ئەستێرەیەک دروستکەین لە 4 ساڵیەوە بێ و کەسە بهێنینە ناو بواری وەرزشەوە لە تەمەنی 4 ساڵیەوە یعنی لەو کاتەوە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆەوەی هەموو ئەو توانایی کە پێویستمان پێێتی لەو کەسەیە دروستی بکەین بۆ خۆشی تواناکانی وردە بەرەو پێش ببات
لە لای ئێمە لەم چەند ساڵی ئەخیرە جێگای خۆشببختیە کە کللتوری وەرزشی بڵاو بۆتەوە بەناو خەڵک حەزی لێە بڕوا لە هۆڵە وەرشیەکان جیم بکات خەڵک بەعام ئێستا لە وەرزی هاوینین گەرمایە مەلەوانگەکان بەرناکەون تەنان بە تەمەنەکانی شەبینی ئەوانەی کە سەردانی هۆڵەکان بکەن ئەبینن کە کەسانی بەتەمەن لە هۆڵەکانی وەرزشین خانمان کە پێشتر ڕەنگە هەر بڵین هەر بە هیچ شێوەیەک ڕێژەیەکی لەو شێوەمان نەبووە بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە زیاترەکە ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە بەس هیوادارم دەبێتە تەقلیدێک بە یعنی چاولێگەریەک بە ڕێگایەکی کەیە ئێمە پێویستمانە کۆمەڵگایەکی وەرزشی بەرهەم بێنین چونکە دەوڵەتە پێشکەوتوەکان ترۆپکی وەرزش لە ترۆپکی ئیشەکانیانە ئەو دەوڵەتانی کە پێشکەوتون یعنی وەرزش بنەمای ڕئیسیانە لە پێشی هەموو شتەکانیانەوەی لەبەرەوەی ئەو پەیامەی کە هەیەنەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی خزمەتکردنەوە لە ڕووی خزمەتی ژینگە پارێزیەوە لە یاریگایەکە پیشانی هەموو جەماوەرەکەیان و هەموو ڕاگەیاندەکانیان بە خێرایی بڵاوە بێتەوە چونکە لە ڕێگای وەرزشکردنەوە بە ئاسانی توانین کەڵچەر و کولتوری خۆمان بێنینە جێگەکانەکە بۆیە ئێمە زۆر پێویستە ئەو کەسانی کە لە بواری وەرشیە ئیشەکەن تواناکانی خۆیان لە ماڵەوە جێ نەهێڵن یعنی بیهێن نەدەرەوە بە خێزانەکانی دەوروبەریان دراوسەکانیان ئەو کەسانی کە ئیشیان لەگەڵاکەن و ئەیان ناسن ئەو توانایانە وردە بەگەڕ بخرێن باشە جەنابەتت بۆ ئەوەی کە بە ڕێگە دروستەکەی بڕات نەبێتە چاولێکەری تا چەندە ئەگەر وا بێت گرنگە قوتابخانەی وەرزشی هەبێت بۆ کارامەیی وەرزشی لە هەموو وڵاتانە قوتابخانە وەرزشیەکان کە هەیە یعنی لێەوە ئەستێرەکان دروست دەکرێن لە ئەمریکایە ئەو یاریزانانەی کە دروستە بن زۆرینیان لە زانکۆکانەوە دەرهێنرن ینی تا گەشتوتە ئاستی زانکۆیی لەوێ بووەتە وردە خەریکە وەکو ئەستێرەیەک دەرەکەوێت ئەیان هێنن لە هەڵبژاردەکانی خۆیانە لە یانەکانی خۆیانە یاریان پێکەن ئەیان کڕن عقدی گەورەیان لەگەڵاکەن گرێبەستی گرانبەهایان لەگەڵا دروستەکەن بەم شێوەیە ئەستێرەکانی خۆیان ئەناسێن لە لای ئێمە بەداخەوە فێرگە وەرشیەکانمان ئەگەر هەبێ زۆر کەمەوە تاک لە شارەکان وردە خەریکە دروستە بێت ئەویش بە هاوکاری کۆمەڵەیە کەسی گەنجەوە دەستخۆشییان لێ یەکەم زۆر یعنی هیوادارم قەت ماندوو نەبن ئەگەر ماندووش بوون بە دەوروبەرەکەیان بڕێن بۆ یارمەتیان بین حەزمان لێە ئەو فێرگە وەرشیانە نەک لە هەر یانەکانە هەبێ بەڵکو لە هەموو گەڕەکانە وەکو مارکێت با بکرێتەوە لە جێ باشە باسی فێرگە وەرزشەکانەکەیت با بێمە سەر پسپۆراتێکی خودی جەنابێت کە وەرزشی بالێ و یاری بالەیە ئەوەی کە ئێمە زانیمانە لە جیلەکانی مەوەمانە زانی وەرزشکردن تەنیا تۆپی پێەیە ئێستا شەروایە هەر ئێستاش وایە بۆ پرسیارەکەم ئەوەیە تا چەندێک ئێستا خەڵک ڕوە کات لە وەرزشە جیاوازەکان مەلەوانگەوە دەزانی کە خەڵک لەبەر گەرمای هاوی بۆ فێنکی بەڵام تا چەندە ئەو وەرزشانەی دیکە بۆ نمونە باسکەیە بالەیە تۆپی سەر مێزە تێنسە ئەمانە تا چەندێک ئێستا لە کوردستان ناتوانین بڵین باوە و خەڵک ڕووی تێکات تا ڕادەیەک خێزانەکان خەریکە وشیارە بنەوە لەوەی کە تەنها وەرزش تەنها تۆپی پێ نییە خەتای ئێمە نییە کە تۆپی پێ بووەتە سەرکردەی هەموو یاریەکان لەبەر ئەوەیە کە یاساکانی هەموو کەس لێیان تێەکە ڕاگەیاندن زۆر گرنگی پێەیە هەموو کەسێک ئەستێرە ناودارەکانی تۆپی پێ ناسێ بەڵام ئەستێرە ناودارەکانی بۆ نمونە مەلەوانی و تۆپی تێنس و تۆپی باسکەوانە زۆر ناناسێت ئەوە خاڵێکە کە خێزانەکان تەنها تەلەڤیزیۆنەکانیان نەخەنە سەر تۆپی پێ لەگەڵ ئەوەشە بەداخەوە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو یعنی ئەوە چەند ڕۆژێکە پاڵەوانیتی تۆپی بالە ئەکرێت یەک کەناڵ یا دوو کەناڵە بینین یاریەکان بە شێوەی لایڤ بگوازنەوە زۆرینەی ئەو جەماوەری کە سەیرەکات من خۆم ئاگادارم لە ڕێگەی فەیسبوک و لینکەکانەوە لە یوتیوب و لە کەناڵەکانی واتە کاکزانە من لێرە قسەکەت بۆ بڕم حەزەکە هەیە لە ناو خەڵک حەزەکە هەیە بەڵام بڵاوکردنەوەکەی کە تا چەندێ خەڵک حەزیلێتی کاری ڕاگەیاندنەکان لێرە سستە وەکو ڕاگەیاندن تەنها گرنگی زیاتر ئەدرێ بە تۆپی بکەم ئەو هەواڵانی ڕۆژانە لەسەر تۆپی بێ بڵاوکەتەوە کەم زۆر زیاترە لەو هەواڵانی کە لەسەر بوارەکانی کە بڵاوە گرنگیان بابەتە لەوەیشە زیاتر کچان ڕوئەکەن ئەو جۆرە وەرزشانە ئەگەر وا بێمە هەمیشاڵی مافی ژنان هەمیشە ئاڵین پەرەبەکارەکانی ژنان بدەن پەرە بە ژنان بدەن لە بواری وەرزش لە هەموو بارەکانە ئەمە بە جۆرێکی دیکە خزمەتکردنە بە
ژنان و کچان چکە زیاتر ئەوەی کە ئەبینی لە مەلەوانگەکانە لە تۆپی بالێ باسکە زیاتر کچانن ئەوەی کە تۆپی پێ زیاتر کوڕان زیاتر کوڕانن بەڵام لە تۆپی بالەشە کوڕانمان زۆر باشە یعنی مانگونیوەک پێش ئێستا بوو یانەی هەولێر وەکو نوێنەری کورد وەکو نوێنەری یەکێک لە تیمەکانی عراق بەشداری پاڵەوانێتی یانەکانی ئاسیایی کردو کە ئەوە جێگای خۆشبەختیە بەڵام کەمترین ڕاگەیاندن باسی کرد یعنی ئێمە خۆمان بە پێیژوو شتەکانمانەوە دەوە تا برادەرەکانمان لە دەرەوەن دڵخۆش بن بۆ یعنی کاتێک تیمێکی جیا لە تۆپی پێ ئەڕواتە دەرەوە گرنگێکی کەمی پێ ئەدرێت ئەوە وەکو گلەیەک و گلەیە خۆی پێویست بوو هەر لە مەتارەوە لەگەڵتان بن بۆ ڕۆشتن هەتا هاتیمانە ڕۆین پێشوازیانەکەین لە مەتار گوڵیشیان پێین بەس کەس باسی ناکات کەس باسی ناکە پێویستەکە باس بکرێت ئەمەش بۆیە ئەم پرۆگرامانە ئەنجام ئەین لەگەڵ کەسانی وەکو بەڕێسا ئەمانەوێت ئەمە ببێ بە بابەتێک کە خەڵک بزانێت کە ئەم وەرزشانی دیکەش هەیە گرنگی تایبەتی خۆیان هەیە خەڵکانێک هەن کە سەرنجیان لەسەر ئەو جۆرە وەرزش تەنیا تۆپی پێ نییە ئەگەر وابێت کاری خوێندن و پەروەردە و پرۆگرامەکانی خوێندن پێویستەکات هەموار بکرێتەوە بۆی کە گرنگی بەم وەرزشانی دیکە بدێت مەبەستم لە ڕووی قوتابخانە و خوێندنگە و پەروەردەوەیە لە قوتابخانەکانە پرۆگرام ئێستا دانراوە بۆ هەموو بوارە جیاوازەکان تەنها تۆپی پێ نییە بەڵام کللتورەکەی ئێمە وایە مامۆساکانیشمان بەڕاستی لەوەیە کەم دەرخەمن تۆپەکەیان بە فێرخوازەکانیان تۆپی زیاتر تۆپی پێکرێت ینی لە زۆربەی خوێندنگەکانە گرنگی ئەدرێ بە تۆپی پێ ئەکرێتەوە یعنی یاریگای تۆپی پێ لە پێشەمو یاریگاکانیکەوە چارەسەرەکرێت بۆیە ئەوە پێویستەکات ینی گرنگی زیاتر بدرێ بە بوارەکانی کەم بۆ خۆم هەموو جارێک بە فێرخوازەکان مەڵێم وەرزش تەنها تۆپی پێ نییە ئەوەشی کە لە لای وەرزەکانی کەکە نمرەی زیاتری پێم زیاتر ئەڕۆینە دەرەوە لەگەڵ تیمەکانی کە زیاد لەبەرەوەی لە تۆپی پێیان ئەستێرەی باشمان هەیە بەڵام لە یاریەکانی کە شوێنی دیکە پێویستی پێیە ئەستێرەی ئەمانەوێت ئەوشتە زۆر باشە ئێستا باسی ئەوەت کرد کە خۆت پاڵپشتی و کەساناکەی کە وەرزشی دیکەکە نمرەی باشیشیان پێدەی ئەمە تا چەند گرنگە کە یاخود بزانین تا چەند هەواهەنگی ئەکرێ هەبێ لە نێوان خوێندنگەکان تیمەکانی خوێندنگەکان لەگەڵ فێرگەکان واتە خوێندنگە وەرزشیەکان هیچ هەماهەنگیەکەی لە نێوانتانە بۆی زیاتر هەش بێ زۆر سستە یعنی بەداخۆ سپۆرانی وەرزشی پێ دوای خەتاکە ناڵێن بەس پێ دوایە کێشەکە لەلایەن کاملاوەیە ئێوەن کە بەڕێ ڕووی خوێندنگاکان ناڕۆن فێرگەکانی وەرزشی یان خوێندنگاکان بەڕێ بە پیری ئێوە نایەن فێرگەکان کە من و زۆر جاریش کە لەیانەیە کافر فێرگەیەک دروست کراوە زۆر جار مامۆسانی وەرزشی ئەڵێن لایەنگری ئەو یانەیە نیم هاندەری ئەو یانەیە نیم بۆچی تەنها ئەو هەیبێت بۆچی ئەگەر یانەیەکی کە هەیبێ من ئامادەم مناڵەکەی خۆشم بەرم ئەوە کێشەیە ینی ئەمە وەرزشەکەین ئەمانەوە کۆمەلگایەکی تەندروست بەرهەم بهێنین یعنی تەندروست لە هەموو ڕوویەکەوە تەندروست لەوەی کە بەلای منەوە گەورەترین کاری تەندروستی ئەوەیە کە پەیوەندیە نێودەوڵەتیەکانە باش بێ لەبەرەوەی بە ڕێگای وەرزش وتم بە خێرایی کللتوری خۆمان ئەگەینێنە وڵاتانی کە چەند ساڵێک پێش ئێستایانی هەولێر لە تۆپی پێ ئەڕۆژ بەشداری یاریەکانی یانەکانی ئاسیایە کرد لە تۆپی پێە یعنی ئێمە کە ڕۆشتین سەردانی وڵاتانی کەمانە کڕیانوت یانەی هەولێر لە عێراقەوە هات بەشداری پاڵەوانیەکانی کرد یعنی ئەیان زانی یانەیەکە لە باکووری عێراقایە یانەیەکی کوردستانە باسی ینی لەسەر ئەوە شتیان پێوتی بەڵام کاتێکە ڕۆشتی دە کۆمەڵی مەسایلەکە و قسە لەگەڵیان ناکرد معلوماتیان نەبوو بەڵام لە ڕووی ڕاضەوە لە ڕووی وەرزشەوە شتەکانی ئێمەیان ناسی بوو کەسەکانی ئێمەیان ناسی بوو ئێمەش ینی لە ناو خۆشمانە زۆر جاڕڵین هەموو کەس کریستیانۆ ڕۆناڵدۆ یان لیۆنێل مێسیە ناسێ بەڵام سەرۆکی پورتوگالیش و سەرۆکی ئەرژەنتینیش کەس نازانێ ناویان چیە یعنی ئەوانە بە خێرایی ئەتوانی لە ڕێگای وەرزشکردنەوە ئەو پەیامەی کە هاتە بە خێرایی بیگەینیتە دەوروبەر بیگەێنیتە دەروی وڵاتەکەی خۆشە بۆیە پێویستمان بەوە هەیە وەکو مامۆسایانی وەرزش پەیوەندێکی تون و تۆڵ دروستکەین لە بینی لە نێوان یانەکان و مامۆسایانی وەرزش و ئەو کەسانی کە نەکرد مامۆسایانی وەرزش
ئەو کەسانی کە خولیای وەرزشیانێ ئەو کەسانی کە حەزیان لێ وەرزش بکەن یان ئارزوویەکیان هەیە لە وەرزشکردن زۆر کەسەیە ئارزووی وەرزشکردنی هەیە بەڵام توانە دەستەکانی وەکو پێویست نیە ناتوانێت وەرزش بکات بەڵام هەندێکی سەرسەختیشە لەگەڵ یانەکانی خۆیان باشە ئێمە سپاسی ئەزانە حەمەڕە ئەو پسۆڕی وەرزشی و نابژێوانی تۆپی بالاکەین بۆ هیوایەکە بە زووترین کات ئەو هەواهەنگێ لە نێوان خەڵکی وەرزش دۆست لەگەڵ فێرگەکانە ئەنجام بدرێت و خۆیان هەنگاو بۆ ئەوە بنێن جگە لە یاری تۆپی پێ یاریەکانی دیکەش هەن تەنیا سەرنجان لەسەر ئەو یاریە نەبێت باسی ئەومان کردو هەمیشە وتومانە سینەما ئەتوانێت دۆزی کورد بە هەموو جیهان بناسێنێت لەگەڵەوەش وەرزشیش ئەتوانێت ئەستێرەکانی وەرزشی کوردستان ئەتوانن کورد و کوردستان بە زۆر وڵاتانی دیکە بناسێنن کە ئێمە هەین ئینشەڵا خێرایی ئەستێرەکانمان بگەنە دەرە و زیاتر بمان ناسێنراین بە زیاترمانەوە ئینشەڵا زۆر سپاس بۆ ئێوە دەین لەسەر بابەتێکی پزیشکی لەگەڵ ئەوە بابەتێکی تەکنەلۆژیشە کە پزیشکی زۆر بە خێرایی بەرەو پێشەوە ئەچێت چەند جارێک ئەمە پرۆگراممان هەبوو باسمان لەوە کردووە ڕەنگە تەکنەلۆژیاوە پێش بکەوێت ڕۆبۆتەکانەوە پێش بکەن ئیتر پێویستمان بە پزیشکیش نەبێت ئەوە ئێستا نمونەیەکی بچووکێ بینی کە هەرێمی کوردستان چاوی لەوەیە سوود لە پێشکەوتن ترین داهێنانە پزیشکی و زانستیەکان وەرگێت بەمەبەستی ئەوەی کە هاوکاریکردنی پزیشکان بکرێت بۆ سەرکەوتنی زیاتر لە بوارەکە هەبێت ڕۆبۆتێک بە ناوی ڕۆبن وەک یاریدەدەری پزیشکان لە ساڵی داهاتووە دەچێتە ژووری نەشتەرگەری ئێسک و شکاویەوە ئەم ڕۆبۆتە دروست کراوە بڕیارە بهێنرێتە کوردستان لە هۆڵەکانی نەشتەرگەری بێت و ببێتە یاریدەدەری پزیشکی لە ساڵی داهاتووە هاوشێوەی تاوای وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستانیش ڕۆبۆت دەچێتە ژووری نەشتەرگەری و لە ئەنجامدانی نەشتەرگەری یارمەتیدەری پزیشکانی شکاوی و ئێسک دەبێت. سێ پزیشکی پسپۆر لە وڵاتە جیاجیاکانەوە هاتوونەتە کوردستان لەگەڵەوەی دوایین گۆڕانکاریە پزیشکەکان بۆ پزیشکانی نێوخۆ دەخەنە ڕوو لە هەمان کاتدا باسی ڕۆڵی ڕۆبۆتە نوێیەکە دەکەن. ڕۆبۆتەکە ناوی ڕۆبنە ئاسانکاریەکەی ئەوەیە لە کاتی نەشتەرگەریە برینی جونگەی خاستن لە کاتی ئەژنۆ گۆڕینە برینی جونگە بە باشترین شێواز سایزەکە یعنی حەجمەکانت بۆ دەربێنێ وەکو FDA ئەپروڤی وەرگرت ئینشاڵاش بە زووترین کاتە هێنینە کوردستان. ڕۆبۆتەکە لە وڵاتی ئەمریکا دروست کراوە و لە ساڵی 2023ەوە لە هۆڵەکانی نەشتەرگەری کاری پێدەکرێت و دەبێتە یاریدەدەری پزیشکان و یەک دەستی هەیە. لە ئیڤێنتەکە پزیشکان بەوردی باسییان لە گۆڕینی جونگەی حەوز و ئەژنۆ و ڕۆڵی ڕۆبۆت کرد. ئیڤنتەکەی ئەمڕۆ زۆر گرنگ دەستپێکی کاری کۆمپانیای یونایتد بوو لە عێراق پێشتریش چەند جارێک هاتوین بۆ ئێرە وەک پزیشکی نەشتەرگەری بۆ ئەنجامدانی کۆمەڵێک نەشتەرگەری بەڵام ئەمە ئەم جاریان دەستپێکردنی فەرمیە. ئەو کارگەی کا ڕۆبۆتەکەی دروست کردووە ڕۆژانە بە هەزاران پلاتینی جونگەی حەوز و ئەژنۆ دروست دەکا و ڕۆبۆتەکەش بەمبەسی زیاتر سەرکەوتنی نەشتەرگەری شکاویە. ساڵ بە ساڵ ڕۆبۆتی زیرەکتر دروست دەکرێ و لە بوارە جیاجەکاندا سوودیان لێ دەبینرێت. زانستی پزیشکیش یەکێکە لەو بوارانەی کە سوودی زۆری لە بەکارهێنانی ڕۆبۆت بینیوە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری و چارەسەرە پزیشکیەکان. چاوەڕوانش دەکرێت لە داهاتوودا ڕۆبۆت ڕۆڵی زیاتر ببینێت. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. ئێستا ئەم بەیانیە دوێنش هەر لەگەڵتان نابووین بە بابەتێکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ وێنەکانی مەکەی پیرۆزمان بۆتان دەگواستەوە سەبارەت بە فەریزەی حەج چەند وێنێکی ڕاستەوخۆتان لە مەکەی پیرۆزەوە بینی ئێستاش بە هەمان شێوە ئەمە ماوەی 2 ڕۆژە کە مەکەی پیرۆز لەوێ ئێستا بە جێگەیاندنی فەریزەی حەج ئەنجام ئەدرێت و ئەوەی کە دەیبینن ئەوە حاجیانن کە بە دەوری ماڵی خوادا دەسوڕێنەوە ژمارە ئەو حاجیانی کە ئەم ساڵ بەشداریان کردووە لە فەریزەی حەج و سەردانی
سعودیان کردووە 1 میلیۆن حاجیە جا بێگومان لەو ژمارەیە هەموو وڵاتانی تێدایە کە لەو ژمارەیە 850 بیانیتی هەیە 850,000 حاجی بیانیتیایە لەوانە لە بیانیەکان بەشی عێراق و کوردستانیش جیاکراونەتەوە کە ژمارەکەیان بەم شێوەیەیە کە کوردستان 2120 حاجی بەشداریان کردووە وە لە گشتیە لە عێراقا 15,252 عراقی بەشداری فەریزەی حەجیان کردووە جا ئەم ساڵ بە ڕێو شوێنێکی تایبەت فەریزەی حەج ئەنجام دەدرێت و دەستەی حەج و عومرەی عراقی بە هاوکاری هەرێمی کوردستان چەندین خزمەتگوزاریان بە حاجیانی هەرێمی کوردستان و عێراق پێشکەش کردووە لەوانە دابینکردنی 2 ئۆتۆمبیلی نزیکی کە نزیک بێت بۆ حاڵەتە نەخوازراوەکان لە حرم نزیک بێت ئەگەر حاڵتێکی نەخوازراوە بێت ئەوە وەکو بەشی فریاکەوتن فریان بکەوێن و هەروەها دابینکردنی سێژەمی خواردن لە سێکاتی جیاوازە و نۆرینگەی پزیشکی بۆ پیاوان و بۆ ئافرەتان بە کوالەتی بەرز جگە لەوانە شوێنی چاوەڕوانی بۆ پیاوان و بۆ ئافرەتان ڕێخستنی مزگەوت بۆ پیاوان و ئافرەتان کە ڕۆژانە لەلایەن مرشدی ئاینیەوە نوێژی تا ئەکرێت شوێنی جلشۆریان بۆ حاجیان دەستەبەرخراوە و چەندین خزمەتگوزاری دیکە وەکو چەندین خزمەتگوزاری کە بۆکو ئاو پێدان و چایی و هەروەها پێدانی ئەو خواردنانەی دیکە کە ئەمانە ئەوەی کە گرنگە باسیشی بکرێت پاسی هاتوچیان بۆ دابینکرا بۆ وانەی کە توانای ڕۆشتنیان زۆر نییە ئەوە بە پاسی هاتوچیان پێکەن بۆ حرەم دەیانهێنن و دەیانگەڕێنەوە بۆ هۆتێلەکان و شوێنی نیشتەجێبوونیان لە ڕووی ڕێنمایە تەندروستیەکانیش ئەم ساڵ وەزارەتی تەندروستی سعودیە ڕێنمایی نوێی دەرکردووە بۆ بەشدارکردنی حاجیان یاخود بەشداربوونی حاجیان لە فەریزەی حەج. هەر پەیوەست بە حەج و هەروەها جەژنی قوربانەوە لە ئاکرێ بازاڕی کڕین و فرۆشتنی ئاژەڵی بچووک وە گەورە بەهۆی نزیکبوونەوەی جەژنی قوربان گەرمە بەشێک لە ئاژەڵ فرۆشەکان دەڵێن ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو بازار گەرمترە خەڵکێکی زۆر ئاژەڵەکرێ بە تایبەت بۆ جەژنی قوربان و بەڕێبەری ڤێتەرنەری ئاکرێش ئەڵێت کە پێویستە هەموو ئاژەڵێک لەسەر سەربڕخانەکان سەر ببڕێن بۆ ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان پارێزراوە بێت وە ژینگەش پیس نەبێت. گۆرەپانا کڕین و فرۆتنە ئاژەڵانە لە ئاکرێ ئەدناوێدا ئاژەڵدار و کڕیارن لە هەف کۆمبۆین و بازارێ وانایە گەرمە. ساڵانە ئەدگەل هاتنە جەژنە قوربانێ دناواوی بازاریدا قەلەباڵغیەک زێدە پەیداد بیتن ji ber ku misilmanên xêrkerdehên navê heta ku ajalên qurbanî bikirin. عالمك وزور حيوانات كريتن ومن أفريقيا تقريبا حتى بسياكو من حيوانات بعالمي كرين بقربانيا مرة كوبرا برديلا غولكن ميغونن صرفيات أفصولا قالك وزور الروستي دناواوی بازاری دا بازار کرن لناوبر آجالداران و کریاران گلکی برونی و یادهیت دیتن که اوهانی نیشانه که جبو هبونا بازاره که باش لپیشیا آجالداران بازار افصالات باشه چه قصوری نینه منطقه مش الحمد لله الدولة من مر مالاتو عالمش معاش واتنا هدي بين معاش نينا معاش تورقرتو كاتش قصورين عالم شاتت حيوانات باش وسرفن آجالن کد ناواوی بازاری دا دهن کرین همی اون کد لناوا روژین ججنه هن سرجه کرن بویا دوید آجالن ساخلم بنو لناوا سربرخانیان بهن آماده کرن ام لێرە شیرەتی هەوڵەتیت خودکەین هەر دۆ گوشتێکی ساخلەم گەتە بەردەستێ ئەوێک و بود بند کەنە هەدیە یە ساخلەم بیتن یە دوور بیتن هەمی کێشۆم داخواستکەین ئەو قەست و سەربەرخانەی بکەم بۆ ئەنجامدانە قوربانیەت خۆم. دناوا مسلمانان دا وک ارکک آینی
کو دەوێت لە ناوا جەژنا قوربانێ ئەو ئاژەڵان بکڕن و گوشتی وانە بکەن خێر کو ئاوا هەنێ لڤینەکە باش یا ئێخستی ناوا وی بازاری. ساڵانە ئەدگەل هاتنا جەژنا قوربانێ ئەتناوە وان گورەپاناندا باشترین دەرفەتە بازارکردنێ لە هەمبەری ئاژەڵداران پەیدات بیتن ji bo yekê ka bişên bi sanahî û pereyekê baş ajalên xwe yên pêgehiştê nava van gorepanan da bifrûşin. Arî Hesên Kurdistan 24 Akrê. بەو هیوایی کە هەمیشە لەش ساغ و تەندروست بن و هەمیشە لە ناو جەژنان و خۆشیەکان بن و ئاوها پێش جەژن خۆتان ئامادە بکەن بۆ ئەوەی کە جەژنێکی خۆش و سەلامەت بەڕێ بکەن ئەوە بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بەو هیوایی کە تا بەیەک ئەگەینەوە بابەتی دیکەتان بۆ ئامادەکەین هەر هەمیشە لەش ساغ بن و هەمیشە لێوتان پڕ بێت لە زەردەخەنە دڵتان پڕ بێت لە عەشق و خۆشەویستی بۆ هەر شتێک کە ئێوە بە دڵتان ئیتر لە کەسێکەوە ئەیگریت هەتاوەکو کارێک و پیشەیەک سپاسدانەکەم خەتەکەی